داواکارین لە پەروەردگار، داواکارین لە خوای متعال بۆ خاتر ناوە جوانەکانی، بۆ خاتری اسمی عەظەمی خۆی، بۆ خاتری گەورەی خۆی شفای هەموو نەخۆشەکان بدا. داواکارین لە پەروەردگار بە تایبەتی ئەوانەی کە داوای دوعای خێران کردووە، حاڵیان خراپە، بەدەست ئەم نەخۆشیوە خوای گەورە شفای عاجلیان بۆ بنێرێ. ئەگەر لە خستەخانن، ئەگەر لە ماڵن، واوانەیشی خوای گەورە هەتا ئێستا پاراستوونی خوای گەورە هەموو لایەکمان بپارێزێت و ئەم بەڵایەش و ئەم موسیبەتە و ئەم نەخۆشە گەورەش لەسەر هەموو لایەکمان بلا بدا. و هەر کەسێکش بەم نەخۆشیە ڕۆیشتووە خوای گەورە بە شەیدی قبوڵ بکە. اللهم ئامین. ئازیزان و خۆشەویستان، وتاری ئەمڕۆمان بە عنوانی ئەوەی هەموومان میێوانی، بەڵام باسی میێوانی دنیا ناکەین. ئێمە هەموومان بەیەکەوە لەسەر دنیا میێوانین. کاتێک دانراوە بە میێوانی دێین و دەگەڕێینەوە، دەچینەوە بۆ ماڵەکانی خۆمان، هەتا هەتایە لەو شوێنەدا و لەو ماڵەی خۆماندا دەمێنینەوە. ئەگە تەماشای قورئانی پیرۆزکەین، پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا لاپەڕەکان هەڵدەینەوە، ئاەت هەیە لەسەر، ئاەتی زۆر هەیە لەسەر ماڵە تایبەتەکە کە هەتا هەتایە بۆ هەموومان. يا قوم إنما هذه الحياة الدنيا متاع وإن الآخرة هي دار القرار. إيمان داران مسلمانان، أما الله من تو يستا مال ما نيو مال دكين دلمان بخوشة، أما همومان لأصل دا ميواني هرچی کاتی ئەجەلەکەمان هات و دەگەڕێینەوە و دەچین بۆ ماڵەکەی خۆمان، ئەو ماڵەی ئەبەدیە. چونکە خوایان لەیرەدا باز دەکات جەلە جەلاله حیات الدنیا مەتاع، واتە مەتاعێکە و یاریکردنێکە، هەندێک خۆشی و کەیفە. بەڵام ئەڵێ ئیمانداران بزانن مسلمانان وإن الآخرة هي دار القرار، واتە بەردەوام لەو ماڵا دەمێنیتەوە. پرسیاریان کرد لە نەبی نوح عەلەیهی سەلام، یەکێ لەو پێغەمبەرانە کەوا تەمەنی زۆر زۆر بوو، لیان پرسی ئەی نەبی خوا، تۆ بەرامبەر ئەم دنیایی کە ئێمە تیاین، خوای پەروەردگار هەموومانی خستە سەر زەوی، تۆ چی دەڵێی؟ دنیا چۆن تەفسیرەکەی، چۆن پێناسە دەکەی بۆمان؟ نەبی خوا نەبی نوح عەلەیهی سەلام فەرمووی ئەم دنیایە کە ئێمە دڵمان پێخۆشە ئیمانداران، ئەم پێغەمبەرە نازدارە بۆمان تەفسیرەکە، شی دەکاتەوە، دەڵێ ئەم دنیایە وەک خانیەکە، وەک ماڵێکە، وەک غورفەیەکە، دوو دەرگای هەیە. لەو دەرگاکە دەرئەچی، لەو لاوە لێی لاوە دەیتە ژوورەوە، لەو لاوە دەرەچی. ئەو مەسافەی لە بەینیدا چەندێکە؟ ئەوە دنیایە. دنیا لە بەینی دوو دەرگایە، لەوە زیاتری تیا نییە. يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. تماشاکە ئەگەر کەسێ ئێستا لە ئێمەدا هەموومانەوە تا ڕوح لە بەردمانە، ئێستا یەکێک ئەگە وەفات کە هیچ شتێکی پێوە نایەبین، هەرچی پارە و پولەکەی بێ لە گرفانی دەرەکەین، کەلبەلەکانی دادەکەنین، هەرچی لە ماڵا بێ نایهێنین لەگەڵیدا، ئیلا ئەو چەند قوماشە، چەند مەترە قوماشەی سپیە بە کف نایبا لەگەڵ خۆی. هەموومان دەیبین بۆ قەبرستان، بۆ قەبرستان، ئەیبین لەوێ دەینێژی، بەڵام هیچ. ئەوانەی کەوا پارەیان هەیە نایە لەگەڵی، ئەوەی کەوا ماڵ و مناڵی هەیە هەتا قەبرستان دی و دەگەڕێتەوە، ئەوەیشی کەوا قەسر و مەنسەب و پلەپایە هەیە هەمووی دێنە تا قەبرستان، دوایەوە جێهێنن. کەس نامێنێتەوە، ئەکەوێتە ماڵی خۆی، ئەو ماڵەی کە خوایان دایناوە. چونکە ئەو ماڵش يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. إلا ئەوە نەبێ ئینسانێ بەدڵێکی صافە وەگەڕاوەتەوە بۆ لای خوا، بەکار و کردارێکی چاک و باش گەڕاوەتەوە بۆ لای پەروەردگار. و چاکش بزانین ئیمانداران، دنیا ئیسراحەت نییە، خەتوە تەمام مەبە لەم دنیا من و تۆ ئیسراحەت بکەین، چونکە دارولئیمتیحانە. چونکە دنیا دنیای ڕاکردنە، دنیای هەڵپەیە، دنیایە مەشغەڵەتە، دنیایە هەمووی تایە، بەڵام ئیسراحەتی تیانی، بەڵام ڕاحەی تیانیە. چونکە خوای پەروەردگارە فەرمێ لەقەد خەلەقنا الئینسان فی کەبەد، واتە مرۆڤەکانمان دروست کرد بۆ ئەوەی تاقییان کەینەوە، بۆ ئەوەی ئیش کەن، بۆ ئەوەی
ئەوانەی هەیە لە دنیادا دەیکەن ئەگەر وەتەمای لە دنیادا ئیسراحەتکەی ئیسراحەت بۆ ئیماندار نییە. لەکوێدا ئیسراحەتە؟ لەناو قەبرەکەت پاش پرسیارەکان کە وەڵام دەدەیتەوە. من ربك وما نبيك وما دينك. ئەگە ئەم سێ پرسیارە بە جوانی داتەوە جوابت داوە، ئەو کاتە بە موریحی بە ئیسراحەت لەناو ئەو گۆڕەدا ئیسراحەت ئەنووی پشتە دەیتەوە. ئەو کاتە خواگیان ئەڵێ قەبرەکەی بکەنێ باخێ لە باخەکانی باش مەلایکەکان. قەبرەکەی هەتا چاو بڕەکە فراوانی کەنەوە. چونکە بێ بزانین ئازیزان، ئەم دنیای من و تۆ دڵمان پێخۆش، ئەم دنیایی کە ئینسانێک زۆر تەمەن بکە. خواگیان لە قورئاندا تۆماری کردووە 50,000 سنة. لە تەفسیریدا مفەسرین دەڵێن ما بین الظهر وما بین المغرب. ئەڵێن ئەم دنیای من و تۆ چەند ساڵ تەمەنەکەی؟ ڕۆژێکی کامل نییە، نیم ڕۆژە لای خواگیان. ئەگەر یان لە نیمەڕۆوە تا مەغریبە یان لە مەغریبەوە تا نیمەی شەوە. یعنی هەموو دنیای ئێمە ڕۆژێکی تەواو نییە. ئازیزان و خۆشەویستان، وریابین دنیا نەمان خەڵەتێنێ، دنیا نەمان خەڵەتێنێ کە حیاتێکی هەتایی لە دەست خۆمان بدەین. خوا بڕەنجێنی لە خۆمان. انظر لمن ملك الدنيا بأجملها هل راح منها بغير الطعن والكفن. شاعر فرموویەتی ئەگە مەلیکی دنیا بیت، مەلیکی هەموو دنیا تۆ بیت و هەموو خۆشیەکانی دنیا لە ژێر دەستی تۆ بێ، ئەبێ ڕۆژێ بێت کە تۆ کفن و دفنت بکرێت. ئەبێ ڕۆژێ بێ کفن و دفنت بکرێت. هەموو دنیا خۆشی تۆ بێ، لەزەتی تۆ بێ، ڕۆژێک تێ هەر خۆتی و چەند کەسێک ئەگە فریاکەون ئەگەر قسمەتی تیا بێ کە کفن و دفنت کەن و بتبەن بۆ قەبرستان بچۆنەوە. چونکە بێ ئینسان ئیماندار بزانێ وەک ئەو پیاوچاکەی کە لە قورئاندا خواگیان بۆمانی گێڕێتەوە. ئەفەرمێ لە دوایەوەی کە ئینسان مرد خوای گەورە ڕەحمی پێیەکا. ئیماندارن مردنەوە نییە زۆر جار ئێمە ئەترسین، بەڵێ ئازاری هەیە، بەڵام بۆ ئیمانداری ڕاستەقینە ڕەحمەتە. بۆ ئیماندارێک ئەگەر خوا لێی ڕازی بێ ڕەحمەتە، نەجاتی هەبێ، ئەو کاتە خواگیان ڕەحمی پێ دەکات. قيل ادخلوا الجنة قال يا ليت قومي يعلمون بما غفر لي ربي وجعلني من المكرمين. ئەم پیاوەکە هات کە چوو بانگەوازی خوای کرد دوایەوە کوشتیان، ئەمجا خواگیان دوایەوە فەڵی دا پێ و ڕێزی لێگرت و لە قیامەتا و لە ناو قەبردا خوای گەورە هەرچی چاکەی هاودێ ڕێگای، ئەمجا ئێژێ خۆزگایە بگایەمە گەلەکەم قەومەکەم بوو متایە پێیان. خوای گەورە چی داوە بە من؟ خوای گەورە ئەوانش بزانن بۆی کاری چاکە و باشە بکەن. ئازیزانم خۆشەویستان، كن في الدنيا كأنك غريب أو عابر السبيل. لە دنیا بژی وە غەریب، بەڵام وریابە با خەڵک دەتناسێ، کێشە نیەمە، بەڵام گرنگەوەی خوا بتناسێ. كن في الدنيا کە پێغەمبەری خوا فەرمێ في الدنيا كأنك غريب أو عابر السبيل. واتە لە دنیادا وە غەریب بژی، کێشە نییە خەڵک نەتناسێ، گرنگەوەی خوا بتناسێ. وەک موسافرێکش، وەک کەسێک گەشتێک دەکا، بەڵام وریابە لە گەشتەکەشا خۆتی لاک مەکەفرە. وریابن بۆ دنیا خۆتان فرە هیلاک مەکەن، ئەڕوا و تەواو دەبێت. کاتیە خۆتی لاک بکەیت و نەکەی هەر ئەڕوا. وریابە ئەوەنە خۆتی لاک نەکەی نەتوانی خزمەتی قیامەتی خۆت نەکەی. ئەوە گرنگە، ئەبێ ئینسان ئیماندار بزانێت. ئەچینە لای یەکێ لە پیاوچاکان شێخ گەیلانی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، ئەفەرمێ وتەیەکی شیرینێ لەسەر دنیا. أفرمي ولكن يتصور أن تكون الدنيا في يدك. عليه ولياب الإيمان دارا دنيا بخنا دستانا أفرمي دنيا بخنا دستانا وليابا. أم جاء أفرمي والآخرة في قلبك. بلانشي قيامت بخنا دلتانا. دنيا بالا دست ما نبي لدل ما نبي، بلان قيامت بالا دل ما نبي لدست ما نبي. ئەبێ وریابی
ئەمە ئەسڵ ئەوەیە کەوابی ئەم پیاوە کە نسحەتی هەمومانەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت لە فەرمایشتێکیدا لەو فەرمایشتانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت يؤتى بأنعم أهل الدنيا كابرايك لدنيا چی کەسێ لەم دنیاە ژیانی زۆر خۆشە ڕۆژێ سەعاتێ سانیەک دەقەیەک تاڵی نەبینیوە تەنانەت حەبێکی تاڵشی نەخواردووە لە ژیانی هەموو ژیانی خۆش بووە هەموو ژیانی خۆش بووە وە کەسێکمانیشەیە ژیانی هەمووی تاڵیە ناخۆشیە خۆشی بەخۆیەوە نەبیوە لە ژیانیدا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام خواگیانە فەرمێ مەلایکەکان ئەم بەندەیەم ببن بۆ بەهەشت با بەهەشت ببینێ و بێتەوە لەو سەرەوە بەس بەناو بەهەشتا سوورێ بخاو بگەڕێتەوە سوورێ بخواو بگەڕێتەوە ئەو مرۆڤەی کە لە دنیادا هەموو ژیانی ناخۆشی بووە بەڵام ڕێگای خوای گرتووە ئەی بنەوە ناو بەهەشتا هێنەوە خواگیان لێ پرسێ ئەڵێ عەبدەکەم لە دنیادا ناخۆشی بینیوە ئەژە ما ڕەئەیت قەت یا رب العالمین لە ژیانای سانیە چریکەی ناخۆشیم نەبینیوە بەس ناو بەهەشتە ئەگێڕێ بەس ئەیگێڕن بەناو بەهەشتا داخلی بەهەشت بە چاو ببینێ ئەوە کەی تێش هەموو دنیای خۆشیە ژیانی قەت تاڵ نەبووە خواگیانە فەرمێ بیبن بەس دۆزەخی پێ پیشاندن ئەی بنوە هێنەوە لێ پرسێ خواگیان ژیانت چۆن بووە ئەڵێ خوایە گیان ژیانم یەک سانیە یەک چریکە خۆشی نەبووە هەمووی ناخۆشی ئازیزانە خۆشەویستان ئەبێ وریابین باش تێ چاوەڕێمانەکە نەچاو تەسەورەکە نەعەقڵ نەدڵ ئازیزانە خۆشەویستان ئەو باشتەی کە خواگیان دایناوە بۆ ئیمانداران ئەوەی لە دنیادا حرامە لە باشدا حەڵاڵە بۆ تۆ ئەوەی لە دنیادا خەفەت و مەینەتیە لەوێ نییە قسەی ناخۆش نییە زوڕێت نییە عیبادەت نییە ئیشکردن نییە ئیلا ڕۆژی جەزا و پاداشتە ئیلا ڕۆژی جەزا و پاداشتە لە باشدا هەر کەسێ بچێتە باش چەند قەسێکێ هەر کەسێ بچێتە باش خواگیانە بینێ لەگەڵ پێغەمبەرایە صلی الله علیه وسلم لە باشدا هەموو خۆشیەکان دانراوە تەسەور کە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم لە ئیسرا و میعراجدا دەستی برد بۆ لێترێ بێنێ معلومی جەناب تالا عەقلی من و تۆ نێزگە کاتەوە لەوەی کە پۆڵێ ترێ بێ ئەبێ چی ترێ پێغەمبەری خوا ئەفەرمێ ئەگەر ئەو بۆڵە تریەیە ئیزنیان بدایە بم هاوردایە هەتا ڕۆژی دوای ئومەتەکەم لێی بخواردایەتەوە نابوو ئەبێ چی نیعمەتێکە هەر میوەیەک دەکەیتەوە لە باش جارێ نەدناوەتە دەمت میوەکە دێتە جێگای بەندەیە لە بەندەکان ئەڵێ خوایە خواگیان پێڵێ ئەی چیتەوێ لە باشتا ئەڵێ خوایە ئەمەوێ فەلاحەتکە وازانێ دنیایە ئەڵێ بیان بیدەنێ با فەلاحەتکە ئەڕوا فەلاحەتکە ئەی وەشوێنێ هەر کە فڕەیەدا بە زەوی لە زەویەدا لە دواوە بەسەریا تێپەڕە بێ یەکسەر دێتە ئەوەی کە درەویکە چەندە مەسافەیەک دەڕوا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام بەرەکاتە دواوە بینێ یەکسەر دەرچووەتەوە ئەمە دنیا نییە بیوە شوێنی و باران لێیدا و دوای دەرچوو ئەو بەهەشتەیە کەوا عەرزەکەی ئاڵتوونە دیوارەکانی مسکە زیوە قەسرەکانی نایابە وەک شوقەکانی دنیا نییە هەموو دنیا دەبینی بەڵام یەک کەس تۆ نابینێ لە ژوورەوە هەر پیاوێک دوو ئافرەتی حوری عەینی بۆی هەیە و ئافرەتیش بۆی هەیە خواگیان دایناوە هەموو سیفاتەکانی تر جەلە جەلالوه ئەوەیشی کە زۆر ئیماندار تێژی لێبینێ خۆشی لێبینێ بینینی خوایە جەلە جەلالوه خوای گەورە بیکاتە نەسیبی هەموو لایەکمان ئازیزان و خۆشەویستان نابێ ئێمە بەهەشتی خوا ڕەزامەندی خوا خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم بدۆڕینین بۆ دنیایەکی فانی بۆ دنیایەکی چەند سەعاتی ئەبێ ئینسانی ئیماندار وریابێ تەڵڵاهی لەو عاشە الفتى في دهر ئەگە گەنجێک بی هەموو ژیان هەموو ساڵ گەنج بی هەموو دنیات گەنجەتی بێ ألف من الأعوام ملكا
هزار ملک بی هزار دەسەڵاتدار بی متەلەدیەن هەموو شتێک لەژێر دەستا بێ و لەزەتی لێوەرگری وەک شاعر فرموویەتی و هەمووی تیش بێ و هەموو خۆشی دنیاتش بێ فەرمێ لا يعتبر سقيما فيها مرتل واتا هیچ تاڵێکش نەبینی لە دنیادا و هیچ غەم و خەفەتێکش نەبێ ئەمجا ئەفەرمێ ئەم شاعرە یەکەم شەوی قبر نایەنێ یەکەم شەوی قبر نایە ئازیزان و خۆشەویستان یعنی خۆشی دنیا هەمووی هین تۆ بێ یەکەم شەوی قبر نابینی نایهێنێ مقابلەکەی چونکە زۆر مردن إن للموت لسكرات بيغمري إخوة فرموا عليه الصلاة والسلام إمام عمر رضا ورحمة إخوة يبي فرموا عبد الله لسر مرقابو كاتي ليهن دا لسر نيش سري مباركي إلا باوشو عاميزي كركي أبو وتي عبد الله سرم خسر زيك وتي باو جانبو وتي سرم خسر زيك كرم كأوي علم بخسمك وجيبجيك وقت يوانيا يشتا كاتي مردنا كاتي سكراتي موتا وتي باو جانبو وتي لبروي عمر باسري للزيرابي بشكم خواجيان جل جلاله ورحم بعمر بكا أو عمريك شيطان لراك أو بيغمر نازدارات صلى الله عليه وسلم خواجيان لقلي دا قفتو قودك أو دلي يا محمد عش ما شئت بأخذ بجي أي محمد لدنيا دا شنك تيه بلان بزانا أي محمد فإنك ميت بلان روج يدي محمد أبي بمريو بقريته شني أشي بجي بأخذ ببيغمران وتراوى بلان روج يبي بقرينه بلا إخوة أما ببيغمران وتراوى بمنو توش وتراوى شني أشي بجي هتاو روجي أجلد دي هتاو روجي كاتد دي خواهي قورا أجلد دي ودقريتوا أبي وريابي نازي زانو خوش ويستان كل نفس ذائقة الموت همو نفس أو نفسي فيها أبي أم نفس تسليمي خوابك منو تو خاونينين ميواني أو روحي أو نفسي لا معنهين يمنية إخواجانا داية بيمان بو مديك دوي ليمان دستيني توا آية ما حق مان داوا يا نداوا چونك أبي وريابين لدنيا دا كميوانين وانزانين صاحب مالين كس لأيما صاحب مالني إلا جيغا لذاتي الله نبي كخوي دلي كوري أرزي كسي كان آمني جارة دا بكوري أرزي دا لمن الملك اليوم يك بشرك يك كسيك نية جوابي خواب داتا ولا كوري أرزي دا مرشي دنيا بوچه كس نية جوابي داتا صاحبي دنيا صاحبي آخرت صاحبي سماوات صاحبي أرض صاحبي هموي جل جلاله خويت إما وكيلتي إما خراينة سر زبيب ويشاكبتين وامتحاني دعايا وقرينه بلا خواي پروردگار أبي وريابي چونك خواي پروردگار بپیغمبر ناز دار صلى الله عليه وسلم بما يفرمو كل نفس ذائقة الموت إنما توفون أجرهم يوم القيامة فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز كي باتوا أو كسي كلا جهنم قتاري دي ولا باشتش دا خواهي قولة باشتكات نصيبي ولا راضي دبي أما قولتين دسكوت إنسان إيمان دار دسكي كبير أبي وريابي كاتب من دمرين وكشاعر دليت يا من لبث ثيابنا كاتي تو دمريت لدواي تو دين كالفلكاني تو أبخشنوا كساني تل بريكا أم جاء فرمي الشاعر وسكنتم ديارنا كركانت كسكان لنا ومالكي تو دادن الشم وأكلتم أموالنا مالكت ككوت كردتا ولا حرام يان لحلال هموي أخولي دوايتو نامين وأنا الآن محاسب بين يدي الله أو كاتشتو أسيري لناو قبركت لديواني خوالا كاتي محاسبين أبي إنساني ما دارو اليابي أو بيواني كتمنياني أو بيواني كقورن لتمنا لوي هزاراني سيادة وري زور بكيت فكرياني فلان لقلي أنا أبو نما أم بو نما أو بو نما
هەموومان بە چای خۆمان دەبینین هەر ڕۆژی یەکێک خەینە سەر شان پاشان دەیشۆینەوە و پانەشانەی بین بۆ قەبرستان و نوێژی لەسەر دەکەین و ئەو کاتە قسەی خێر بۆ ئیماندارانەکەین و دەگەڕێینەوە ڕۆژ نییە ئێمە نەبیستین فڵان مرد فیسانی لاکە فڵان داوای دوعای خێرەکە هەمووی چووکە مردن لە ڕۆژێکدا 3 4 5 10 ئەمرێ ئەبێ وریابین باگابین شەرت نییە هەمووشی نەخۆش بێ بەعزە جار کەوت و بڕە ئەبێ ئینسانی ئیماندار ئەمانە یادی بێتەوە هۆشی بێتەوە دنیا ئەوە نییە باوشی پیا بکەیت دنیا ئەوە نییە بتخەڵەتێنێ لە ناوتدا دنیا ئەوە نییە خوا بڕەنجێنی لە خۆت قڕ بەسەر کەسێک نەکبەتی بەو کەسەی کاگەڕێتەوە بۆ ناو ئەو شوێنە تاریکە و تەنگە کە کردەوەی چاکە نابا لەگەڵ خۆیدا ئەبێ چی بڵێ بە مەلایکەکان ئەبێ لەو کات و ساتەدا چی جوابێ بێ ئازیزان خۆشەویستان بۆیە دەڵێن لە هەند هەر پیاوێ بە تەمەن 100 ساڵی کردبێ ساڵانە ئەگە 100 ساڵ بەسەرەوە بێ پیاوێت ساڵانە شوێنێکیان داناوە ئەم پیاوە تەمەنە دانن ئەوانەیشی لەوان تەمەنی بچووکترە بە دەوریا دانیشتن و یادەوەریەکانە گێڕێتەوە ئەو یادەوەریە گەڕێتەوە ئەوان لەوێ باسی هاوڕا و ڕەفیق و دۆست و ئەحباب و خۆشەویست و پاڵەوان و ڕئیس و مەلیک و هەمووی باسەکە لە ژیانی خۆیدا کە بینیەتی و پێشی ئەو ڕۆینە ئەوانش بە کۆڵ دەگرین بۆیە ئەزانن ڕۆژێک دێ هەموومان بەدوای یەکا دەڕۆین و دەمرین و دەگەڕێینەوە بەلای خوا ئەبێ ئینسانی ئیماندار بزانێ ئازیزان و خۆشەویستان وەسیەت بۆ خۆم کە من میێوانم ئێوەش میێوانم کەسمان ساحبی ئەم دنیا نین بەخوا لە ماڵەکەی خۆمانە میێوانی بەخوا من میێوانم تۆش میێوانی خێزانەکەش میێوانە لای تۆ منداڵەکانش میێوانە لای تۆ هەموومان بە یەکۆ میێوانین ئەبێ وریابین میێوانێکی چاک بین لەسەر سفرەی خوای پەروەردگار کە دنیایە ئینسانی ئیماندارە بێ دەستی پێوە بگرێ خوای گەورە ڕەحم بە مولایەتمان بکە عاقیبەت خێرمان بکە لەشمان ساغ بکە یا ڕەبی خوایە لە تەپاڕێمەوە ئەی پەروەردگارە یا ئەڵڵا خوایە شفای نەخۆشەکانمان بدەین یا ڕەبی خوایە شفای نەخۆشەکانمان بدەین یا ڕەبی ئەو کەسانی کەوا ئێستا لە نەخۆشخانن و داوای دوعای خێریان کردووە یان لە ماڵان داوای دوعای خێریان کردووە خوایە یا شافی خۆشفای عادلیان بۆ بنێرین یا ڕەبی خوایە ئەو کەسانیشی کەوا لەشیان ساغە یا ڕەبی لەشیان ساغ بکەی ڕەحم بە پیاوە تەمەنەکانمان بکەی ڕەحم بە گەنج و لاوەکانمان بکەی ڕەحم خوایە یان بەدایک و خوشکانمان بکەی ژیانمان خۆش بکەی یا ڕەبی خوایە ڕۆژێ بمان بیتەوە لێمان ڕازی بی یا ڕەبی خوایە ڕەحممان پێ بکەی کە کاتێ بەتەنیا جێمان دێ لە ناو قەبردا خوایە ڕەحممان پێ بکەی لە ساحەی مەحشەر یا ڕەبی خوایە حیسابمان خوایە ئاسان بێ یا ڕەبی خوایە قەڵەمی عەفو بێتە سەر تاوان و گوناحی مولایەتمان یا ڕەبی خوایە ڕەحم بە مولایەتمان بکەی ئامین ئامین والحەمد لله رب العالمین داواکارین لە پەروەردگار داواکارین لە خوای متعال بۆ خاتر ناوە جوانەکانی بۆ خاتری